لە ڕۆژی قیامەتە لە بەهەشت دائنیشن بە خۆیان جاری وای برادەری یەک بوون لە دنیادا باسی دنیا دەکەن دادەنیشن بە خۆیان باسی ئەوە دەکەن فڵان کەس بیری دێ فڵان شوێن لە فڵان مەم فڵان شەو فڵان ڕۆژ دانیشتین بەیەکەوە بیتان دێ فڵان شوێن دانیشتین لە فڵان مەجلیسی زیکردا هەموویمانە بیر دەکەوێت لەو خۆشتر هەیە ئەو کاتە دڵخۆشە بێ الحەمدولله لە دنیادا بۆ خوای گەورە خۆممان دوو کرد ئەمڕۆ پاداشتەکەی وەرگرت کەواتە قسەی پڕ و پوچ و ناخۆشی لە بەهەشتا نییە شتێک کەسێک نییە دڵت بێشێنێ حەسادەتت پێ بەرێ بختیانت بۆ بکات درۆت بەدەمەوە هەڵبەسێ سوکایەتیت پێ بکە لا تسمعوا فيها لاغية قسەی وایە لە بەهەشتا نییە قسەی پڕ و پوچ قسەی ناخۆش لە بەهەشتا نییە بەس دنیا پڕە لە قسەی ناخۆش و حەسادەت و درۆ بختیان بەڵام بەهەشت زۆر خۆشە چونکە بینینی خوای تایە بەهەشت خۆشە چونکە بینینی هەموو پێغەمبەران و خواناسان و هەموو خۆشەویستانی خوا دەتوانی بیان بینین خوا ئەگەر حەزەکەم فڵان کەس ببینم پیاو چاک بڕۆ بیبینە بە ئارزووی خۆت کەواتە بەهەشت زۆر خۆشە بەس پێویستەکە خۆمان مادووکەین هەموو چاکەیەک ئەم مەجلیسە کاتێ دانیشین بۆ خوا بێت نێتمان بۆ خوا بێ هۆکارێکە بۆی کە خوا بمان خاتە باشتر دانیشتنیش لە شوێنی خراپە و گەعدە و نازانم چی و کامە کۆمەڵە چتی خراپ و شایی و نازانم چی کە گوناه و تاوانی تیا دەکەی هۆکارێکە بۆی لە بەهەشت دوورکەویتەوە چونکە تۆ تاوان دەکەی تاوان لە بەهەشت دوورت دەخاتەوە لە خوا دوورت دەخاتەوە چاکش لە خوا نزیکت دەکاتەوە لە بەهەشت نزیکت دەکاتەوە